شتی کوردەواری هەمووی ڕقم یەکمان لایە هەرزان ئەمە باسووقێکم لایە لە هەموو بازاڕەتێنە باسووقێکە بەس بە ئاوی ترێکراوە و هیچ مشکلەیەکی نییە و یەک زۆر دەرەجەیەکە برنجمان هەیە ڕقم یەکە هیبانی خێڵانە هی دەربەندی خانمان لایە هی بەردەڕەشمان لایە هی منتیقەی ڕانیەمان لایە سەدری ڕۆنی کوردیم لایە زەیتی زەیتونم لایە ڕووبانارم لایە دۆشاوی شۆکەم لایە چاوەری کوردیمان لایە ئێستا ئەم برنجە کە پەت دێم بە 4000 لە بازار لە 6 و لە 5 کەمتری نان بە جوملەش من بە مفرەتیش بۆ پارەیەم تازه جديدة إما لا إيران هاتين بسكويت و شیرینیجات و بە تایبەت جنسێکی تایبەت بە ناوی بەستنی وشمان هێناوە بۆ ئەم فستیواڵە وەڵای ئێمە یەکەم جارە لەم فستیواڵە بەشداریمان کردووە نرخی هەمانە لە 2000 و هەتا 5000 سۆقاتی سنەمان هەیە ئەمانە هەمووی تەولیدی ئێرانە شتێکی تازەیە ئەمە بەستەنیشمانە هەیە کە بە هەموو بەستنی ئایسکریمی وشکە هەموو بەستنی وشک بووەتەوە زۆر شتێکی تایبەت و جیاوازە بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە بەشداریمان کردووە لە فیستیڤاڵی مانگی ڕەمەزان لە شاری سلێمانی خۆشەویست لە فامیلیمەوە بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانەوە ئێمە بابەتەکانی خۆشمان هەمووی سەری جملەمان بۆ داناوە داشکاندنمان بۆ کردووە بۆ ئەوەی ئینشاءڵڵا خەڵکانێکی زۆر باش لەیان سودمەند بن وەڵام بە تایبەت ئەو پێشانگایانە گرنگیەکی زۆریان هەیە بۆ نمونە ئەوانەی کە کۆمپانیانەی تازە کەوتونە ناو ئەو ئیشانەوە لە ڕێگەی ئەو فیستیڤاڵانەوە دەتوانن ماوەدەکانی خۆیان بناسێنن بە خەڵکی جیاواز و بە ئەو کەسانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێنە ناو کوردستانەوە سپاس بۆ خۆی نرخەکانمان گونجاون بەرهەمەکانیشمان کوالیتیان بەرزە نرخەکان لەگەڵ کوالیتیەکە ئینشاءڵڵا بەرهەمێکی زۆر شاز و تایبەتمان بۆ داناون نرخەکانیش هەمووی بەدڵی هەموو لایەکە ئینشاءڵڵا خەڵک لە ئێستا زۆر حەزی لە بەرهەمە کوردەواریەکانەوە و ناوەشکێنە و کەلانە وەڵام من بۆ ناوەشکێنەکە شەکر و شیر بەکارێنم بۆ کەلانەکەش هیچ بەکار نایەنم لەبەرێ من نانی هەورامی ئەیکەم بە هەبیری نانی هەورامی ئەیکەم کەلانەکەی من ناسکترە وەڵا خەڵک زۆر حەزی لێتی بە هەموو بەرهەمە خۆماڵەکانی لە گوندەوە بۆ شار ئێمە بەشداریمان کردووە لە قەیماغ و لە سەرتوێژ و لە پەنیری بزن و پەنیری مەیرە و کەرەی کوردی لە ماستی مانگا لە ماستی گامێژ لە ماستی مار لە ماستی حیوانی وردە لە گوێزی کوردی لە کەشی خۆماڵی و لە ڕۆنی کوردی ڕۆنەکەمان لە ناو هیزایە تاکۆم دەقێ دەرمان نەکردووە ڕۆنی زەنکرایشمان هەیە لەگەڵ تاعینەکان بە هەموو جۆرەکانی تاعینمان هەیە نرخەکانمان ڕێک وەکو دوکان دانراوە نرخەکانمان زۆر گونجاو و سعرێکی مناسبە خەڵک تابێت زیاتر خواستی لەسەر بەرهەمی خۆماڵی زیاتر بێت بە تایبەتی کە بەرەو ڕەمەزانە ڕۆین لە پاشەوانە بەرهەمی خۆماڵی و شیرەمەنی زیاتر ئەخورێت خواستی خەڵک زیاتر ئەبێت لە مانگی ڕەمەزانە وەزایتن لە بەیانیانیشە ضروریاتە کە تۆ پێویستەکە بەرهەمی خۆماڵی بخۆیت بەرهەمی شیرەمەنی بخۆیت